خۆشەویستان، سوێن بەخوای گەورە، پەشیمان بوونەوەی ڕاستەقینە ئەو ڕۆژەیە کە ئەهلی دۆزەخ خوا بمان پارێزێ، ئەهلی بەهەشت ئەبینن ئەو هەموو ناز و نیعمەتیان بەسەرەوەیە، ئەو هەموو خۆشی و شادیە لە دڵیاندایە و لە لاشەیاندایە و ئەو پەڕی خۆشی و بەختەوەریە. ئالەو ڕۆژەدا تەماشا دەکەن ئەهلی دۆزەخ و ئەهلی ئاگر، بەس جەهەنم بۆ کافر نییە و ئاگداری و خاڵە بن. جەهەنم بەس بۆ کافر نییە، بە ملیارەها و ملیۆنەها موسڵمانی تاوانبار و زیناکەر و پیاوکش و خیانەتکار و نوێژنەکە ناو جەهەنمایە. هەویەکەشی موسلیمە، خۆشی بە موسڵمان دەزانێت، بەڵام لە جەهەنمایەتە چەندێتی ئابێ ئەو خوای گەورە خۆی دەزانێت. بۆیە کاتێککە ئەهلی دۆزەخ ئەهلی بەهەشتە بینن ڕزگاریان بووە، سەربەرزن، سەرفرازن، براون، پەشیمان دەبنەوە. لە کاتێکا گویان لێ ئەهلی بەهەشت دەڵێن ئەن قەد وەجەدنا ما وەعەدەنا ڕەبونا حەقا، ئەوەی کە خوای گەورە وەعدی پێماندا هەموویمان بینی، ئەو تا لە بەرچاومانە، هەمووی هاتە دی، هەرچی وەعدی خوایە بە ئێمەیدا هەمووی هاتە دی وەک خۆی. بەڵام ئەهلی دۆزەخ چیان بەسەرە هات؟ ئەوانش بە هەمان شێوە ئەو هەڕەشانەی کە خوا لێیانی کرد هەمووی هاتە دی. ئەوە گەورەترین پەشیمانیە، کاتێک کە ئەبینی فڵان کەسی برادەر و خزمی تۆ و کەسی تۆ لە بەهەشتایە و سەربەرز و سەرفرازە، بەڵام تۆش پەنا بەخوا لە جەهەنم دای. بەڵێ خۆشەویستان، ئەو پەشیمان بوونەوەیەکی زۆر گەورەیە. کاتێک کە ئەهلی بەهەشت دڵخۆشن، دەڵێن خوای گەورە وەعدی خۆی جێبەجێ کرد، با لەو کەسانە بین ئینشاءالله.